لە 3 ئابی ساڵی 2014 چەکدارانی داعش هێرشیان کردە سەر شنگا ژمارێکی زۆر لە ژنان و کچانی ئەو کەمایەتیە بە کۆیلە جیران پاش ماوەی خەڵکەکە ڕوو و چێوەکان هەڵاتن لەلایەن داعشەوە 4 دەمی چێوەکە درا و ئاوارەکان تین و بەرسی کران بەو هۆیەوە ژمارێکی زۆریان گیانیان لەدەستدا لە ڕۆژانی دواتردا پێشمەرگە و پەکەکە و یەکینەکانی پاراستن بە پشتیوانی فڕۆکەوانی ئەمریکا و عێراق بەدەم ئاوارەکان و ڕۆیشتن بە پێامارەکان 3000 یەزیدی لەو هێرشەی داعش گیانیان لەدەستدا زیاتر لە 500,000یان ڕفێندران نزیکەی 400,000یشیان ئاواری شارەکانی هەرێمە لە دوای بە کۆیلەگرتنیان 1500 ژن و کچ دەست درێژی بە کۆمەڵیان کرایە سەر هەزاریشیان لە بازاڕەکانی کۆیلە کڕین و فرۆشتنیان بەپێی راپۆرتە میدیاییەکان 3000 یەزیدی لە چنگی داعش ڕزگار کراون و نزیکەی 30,000 تریش چارە نووسیان نادیارە لە دوای ڕووداوانە 100,000 یەزیدی ڕویان لە دەروی عێراق کردووە لە پاش ئازادکردنی ناوچەکانیان تا ئێستا 80 گۆڕی بۆ کۆمەڵ دۆزراونەتەوە لە 3 ساڵی 2019 لەلایەن پارلەمانی کوردستانەوە 3 ئاب بە ڕۆژی جینۆساید یەزیدیەکان دیاری کرا.